وەرزشی نینجایە لە هەرێمی کوردستان بە یەکێک لە هونەرە جەنگیەکان دادەنرێت. ئێستا ڕێکخراوێکی بەناوەوە بۆ دروست بووە کە لە قەزای پێنجوێنن. چەند ساڵێکە کوڕان و کچان وەرزشەکە ئەنجام دەدەن. ڕێکخراو نینجا لە کوردستان لە 1/1/2017 دامەرزا. ئەم ڕێکخراوە لە سەرتاسەری عێراقا یەکەم کەسین کە هێناومانێتە بەشی عێراقەوە. خۆشبەختانە لە ئاستی کوردستانە نامەیەکی زۆر بۆ پەیژەکانمان نییە کە ئاڵەن تکاتان لە یەکەین لە شارەکانی ئێمەشا دای بنێن و کە ئێمەش بتوانین سوودمەند بین لە وەرزشە. لە بۆنە تایبەتیەکاندا ئەندامانی گروپەکە پێکەوە کۆ دەبنەوە. هونەرە جەنگیەکانی نینجا نمایش دەکەن. لە ناو ئەوانیشدا جگە لە کوڕان کچانیش بەشداری دەکەن و خۆیان دەڵێن وەرزشەکە پەیوەست نییە بە ڕەگەزەوە و کەشێکی ئارامی بۆ دروست کردوون. سەرەتا کە سێریکەی زۆر خۆرز دیارە بەس کەچیتە ناو یاریەکەەوە ناو تەمرینەکانەوە زۆر چێژی بەخشە زۆر زۆر دوای ئەوە هەست بە ئیسراحەتێکی تەواوەتیەکەی بەڕاستی چێژی خۆی هەیە با قورسیش بێ بەڵام هەر چێژی هەیە. وەکوی لە فێرگەی نینجا بەشی کشان هەیە هیوادارم ئەو ڕێشکە بشکێندرێت بێگومان کچەکانیش ئەتوان بێن یاری وەرزش بکەن و بێگومان بێنە فێرگە و فێرگەی نینجاوە. لە هەفتەیەکدا 3 ڕۆژ وەرزشکارەکان ڕاهێنان لە هونەرە جیاوازەکانی نینجا دەکەن. جگە لە پێدانی ڕێنمایی دەرونی و گێڕانەوەی ئەو کەسانی کە گۆشەگیرن جەستەیەکی بەهێز و خاڵە بەهێزەکان لە پێناو مرۆڤایەتی و مرۆڤبوون فێریان دەکرێت. ئێمە لە هەفتەیەکە 3 ڕۆژ مەشق ڕاهێنانیان بە یاریزانەکانمان نەکەین. ڕۆژانی یەکشەممەمان تایبەتە بە کاتا و فەنەختالیەکان واتە چۆنێتی دیفاعکردن لە خۆیان لەو چەکانی کە لە شەڕا ڕوبەڕوو دەبێتەوە. لە ڕۆژانی سێشەمان تایبەتە بە تەخلە لێدان کە بەشی جومبازی پێوترێ. ڕۆژانی پێنجشەمانیشمان بۆ بەهێزکردنی جەستەیە واتە توانم من بڵێم لە بەشی نینجا 3 ڕاهێنانی تیا کە بگرێت زیاتریش چونکە هەندێک ڕاهێنانی ڕۆژانی یەکشەمانیش تایبەتە بە دەروونناسیە و فێرخوازانی کە گۆشەگیرن ئەیان گێڕینەوە ناو فێرخواز پیان ئەڵێن قسەیان بۆ وەکەن کە ئێوە پێویستەکە پەیوەندی بەژیانەوەکەن هەموو شتێک لە شتێکا کۆن نەکەنەوە. ڕێکخراوەکە 190 فێرخوازی هەیە. پشتوێنی جیاجیایان هەیە لە وەرزشەکەدا وە خۆیان دەڵێن لەسەر جەم شارەکان داوامان لێ دەکەن فێری وەرزشەکەیان بکەین. لە سەرەتای ساڵی نوێوە لە پارێزگای سلێمانیش لقێک دەکەنەوە. ڕاهێنانەکانمان 3 بەشن پارکۆر و کە پێڵین جومباز و بتوڵە و شەوانی یەکشەمە کە پێڵین کاتا. نینجا وەرزشێکی چینیە و لە ناو سروشدا دەکرێت بەڵام لە هەرێمی کوردستاندا زۆرن ئەم وەرزشە ئەنجام دەدەن. نمایشەکانیان بووەتە هۆی سەرنجڕاکێشانی خەڵکو و ژمارەیەکی زۆریش بینەر کۆ دەکەنەوە. فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا پێنجوێن.